لە کاتێکدا تا دێت فشارەکانی عێراق و وڵاتانی دەوروبەر بۆ سەر هەرێمی کوردستان ڕوو لە هەڵکشان دەکات، بەڵام هێزە کوردیەکان لە هەموو کات زیاتر پەرتەوازەترن. یەکێتی و پارتی لەسەر ڕێکەوتنی ناوخۆیی عێراق و جەمسەرگیری ئیقلیمی ناکۆکن، هێزەکانی تریش هیچ هەماهەنگیەکیان لە نێواندا نەماوە. ڕای بەداخەوە ئەمە مێژووی کوردە، ئەمە یەکێکە لە خاڵە سلبیەکان لە تاریخی بزوتنەوەی ڕزگاری خواجی کورد و لە پێشووتریشە. کورد هەمیشە میلەتێکی خۆخۆرە، من بە سەراحەتەی ڵێ، یعنی ئەکرێ ئەم جارە پارتی یەکێتی ئەمە تێپەڕێنن ڕێ بکەوین لەسەر پۆستێک. ناکۆکی نێوان هێزە کوردیەکان لە کاتێکدایە لە دوا کۆبوونەوەیدا لەگەڵیان جنین پلاسخاردی نێردەی نەتەوە یەکگرتوەکان لە عێراق هۆشداری پێدان لەو پەرتەوازەیەی دووچاری بوون، بەڵام تا ئێستا هۆشداریەکەیان بە هەند وەرنەگرتووە. ماڵی کوردی و ماڵی سونی و ماڵی شیعارچێکی پەرتەوازەیە پێکەوە هۆکارەکەش یەگەڕتەوە بۆ ناڕێکی لە ناوخۆ دەستێوەردانی ئەقلیمی و دەولی. ئەمە هۆکارە سەرێکیەکەیەتی عێراق لەوەتەی بۆتە دەوڵەتە ئێستا نەیتوانێت ئەستقرارکە تەنها لە 4 ساڵی زەمەنی عەبدولکەریم قاسمانەبی. پەرتەوازەیی هێزە کوردیەکان هێندەی تر دانیشتوانی هەرێمی کوردستانی ناومێت کردووە لیان. کورد لە ڕاستیە لە بەغا پەرتەوازەیی حکومەتی هەرێم لە ڕاستیە لە بەغا دەرەکەوێت. حزبەکانش لە جیاتی ئەوەی بچن هەوڵ بدەن بۆ ملەتی کورد، هەوڵەدەن بۆ داهات بۆ حزبەکەی خۆیان بۆیە پەرتەوازەیی دروست کردو بۆ خەڵکی هەرێمی کوردستان. بە بڕوای چاودێران هۆکاری و پەرتەوازەیی هێزە کوردیەکانی گرتووەتەوە دەسوەردانی ئیقلیمی و بەرژەوەندیە حزبیە جیاوازەکانیانە. وڵات لەوەتەی کە پرۆسەی لە ناوبردننی داعشتەوە بۆ و کەرک و گیراوەت تا ئێستاکە هەرێمی کوردستان لە ڕووی پەیوەندی نێودەوڵەتی و ناوخۆی و ئەقلیمی و ڕوون لە لاوازیەکە و زیاتری بەرەو لاواز بوو نەچوات، چونکو مەیلێکەیە چی لە وڵاتانی زلهێز و چی لە دەوروبەر ئەیانوێ عێراقێکی دیموکراسی مرکزی دروستکەن، واتە سیستەمی سیاسی و دەستوری عێراق بگۆڕێ، ئەمە خۆی بۆ خۆی بۆ یەک پارچەی بوونی عێراقەچێتەوە هەرێم ئەوەندەی ترێ لاوازەکە. سەرباری کاریگەری پەرتەوازەیی هێزە کوردیەکان لەسەر لاوازکردنی پێگەی هەرێم، بەڵام بەرژەوەندیە حزبیەکانیان ڕێگرە لە بەردەم نزیکبوونەوەیان لە یەکتری و وەلانانی ناکۆکیەکانیان. دڵشاد ئەنوەر، دەنگی ئەمریکا، کەرکووک.